بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزن. پەرلەمانی عێراق بڕیارێک لە بەرژەوەندی دووتیاران دەردەکات. لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق بڕیاریدا کە لە ماوەی 10 ڕۆژدا پارەی گەنمی جووتیارانی عێراق و هەرێمی کوردستان سەرف بکرێت. بۆ قسەکردن لە سەرەمپرسە لە تەوری یەکەمدا بە میاندەرێک لە بەڕێزان مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمانە، هەروە لە شاری هەولێرە و دکتۆر ئەنوەر عومەر وتەبێژی وەزارەتی کشتواڵ و سەرچاوەکانی و تاوتوی ئەم پرسە دەکەن. هەروە لە بەشی دووەمدا باز لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەن. سەرەتا لە بەشی یەکەمدا راپۆرتێک دەبینین. پەرلەمانی عێراق بڕیارێکی لەبارەی کێشەی گەنمی جووتیارانەوە دەرکرد. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق بڕیارێکی لە بەرژەوەندی جووتیارانی عێراق و هەرێمی کوردستان دەرکردو. بە پێی بڕیارەکەی پەرلەمانی عێراق دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا حکوومەتی عێراقی پارەی گەنمی جووتیاران خەرج بکات. بە پێچەوانەوە پەرلەمانی عێراق بانگهێشتی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق دەکات. حکوومەتی عێراقی ماوەی 2 ساڵە پارەی گەنمی جووتیارانی عێراق و هەرێمی کوردستانی نەداوە بۆ هۆیەوە قەرزێکی زۆری لەسەر کەڵەکە بووە. بە پێی راپۆرتەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق، حکوومەتی عێراقی بڕی 2 تریلیۆن و 374 ملیار دینار قەرزداری پارەی گەنمی جووتیارانە لە ساڵی 2014 و 2015دا. پشتی جووتیارانی هەرێمی کوردستانیش لەم قەرزە 800 ملیار دینارە و جووتیارانیش لە چاوەڕوانی وەرگرتنی پارەکەی خۆیاندان. ئەگەر بڕیارەکەی پەرلەمانی عێراق لە ماوەی 10 ڕۆژدا جێبەجێ بکرێت و حکوومەتی عێراقی پارەکە سەرف بکات، ئەوە گەڕوتینێکی تازە بە کەرتی کشت و کاڵ دەدرێت و باڵنەرێکی باشیشە بۆ هەندانی جووتیارانی عێراق. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. کاک مەسعود، ئەگەر لە بەڕێزتانەوە دەست پێ بکەین سەرەتا باز لە ئەوە بکەین کە بە دیاریکراوی ناوەڕۆکی بڕیارەکەی پەرلەمانی عێراق سەبارەت بە کێشەی گەنمی جووتیاران چی لە خۆی دەگرێت؟ مێرەبان سڵاو بۆ بەڕێزت و بۆ میوانی بەڕێز و بۆ بینەکانی بەڕێزی کەناڵەکەتان. طبعاً کێشەی پارەی جووتیارانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی کێشەیەکی دیارە و دەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر لە جووتیارانی هەرێم و عێراقی گرتوتەوە. ئەوەی هەرێم دوای هەوڵێکی زۆری ئەندام پەرلەمانە کوردەکان لەگەڵ وەزیری بازرگانی و وەزیری دارایی لەگەڵ خودی سەرۆکوەزیرانی عێراقیشە توانرا بە چەند وەجبێک مەبلەغێک پارە سەرف بکرێ، بەڵام هێشتا چارەسەری کێشەکە نەکراوە. ئێستا من بیستومە بەڵام بە شوێکی فەرمینە نزیکەی تقریبا 300 ملیار دیناری ساڵی 2014 لای حکوومەتی عێراقیە و ئیتر خەڵکیش تەحملی نەماوە. ئەمڕۆ بەسپاسەوە هاوکارانمان لە لیژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی عێراق مۆڵەتی 10 ڕۆژیان دا بە حکوومەت بۆ ئەوەی کێشەی پارەی جووتیاران چارەسەر بکات، ئەگەر بە پێی ڕێسا و یاسای دەستووری و قانونیەکان و بە پێی پێڕێوان خۆی پەرلەمان ئیجرات لەگەڵ حکوومەتی اتحادیە ئەکەن. بەڵێ زۆر باشە. کەواتە یانی ئەگەر بێت و لە ماوەی ئەو 10 ڕۆژەدا حکوومەتی عێراقی پابەند نەوێ بە و بڕیاری پەرلەمانی عێراقەوە، پەرلەمانی هەڵوێستی پەرلەمانی عێراق چیە یاخود چ ڕێکارێک دەگرێتە بەر؟ وەکو ئاماژەم پێکرد ڕێکاری دەستووری و یاسایی هەیە و بەبان گەشتکردن دەست پێکە دوای ئەوەی کە کرێ لە ناو لیژنەکەیە، دوای ئەوەیە کە چارەسەر نەدۆزرایەوە هەم وەزارەتی دارایی و هەم وەزارەتی بازرگانی و هەم شەخصی سەرۆکوەزیران، ئێمە پێمان وایە شەخصی سەرۆکوەزیران دەتوانێت بایەخێکی زیاتر بەم بابەتە بدا و هەڵ بدا و داوا بکات لە وەزارەتی دارایی عێراق کە بەزووترین کات پارە تەرخان بکرێ و چارەسەری کێشەکان بکرێ، بەڵام ئەو بایەخی پێ نەداوە. ئەگەر لە ناو لیژنەکەیان نەگەشتن بە ڕێککەوتنێکی نزیک بۆ ڕوون کە لیژنەکە تەطمینات بە جووتیارانی عێراق و هەرێمی کوردستانیش دەکرێت ڕێکاری یاساییەکانی دەست پێ بکات بە بانگهێشتکردنیان بۆ ناو دانیشتەکانی پەرلەمان
ڕادێ ئەوەی داوایان لێ بکرێ کە لە ئاسی مەسئولیەتانی بەرامبەر بە شوێنێکی زۆر گرنگ و سێکتەرێکی گرنگ لە دەوڵەتی عێراقیە بە جێگای متمانین و داوای دەستپێکردنیشانیان لێ بکرێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت. کاک دکتۆر ئەنوەر ئەگەر بێمە لای بەڕێزت سەبار بەر لەوەی کە بچینە سەرهەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بۆ مەسەلەی کێشەی گەنمی جوتیارە ئەمساڵ بەرهەمی گەنمی جوتیاران چەند بووەوە چەند تەن ئەوەندەی کێوە ئاگادار بن ئەگەر پەیوەندی بە وەزارەتیەوە بێ تەن تەسمیلی حکوومەتی عێراقی کراوە یاخود ساڵانە حدودی چەندە ئەوەی کە گەنمی هەرێم تەسلیمی وەزارەتی بازرگانیی عێراق دەکرێت؟ زۆر سپاس بۆ میوانداری بەڕێزتان و سپاس بۆ ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزە. لە سەرتا پێم خۆش بوو باسی ئەوە بکەم کە پرۆسەی بە بازارکردن لە ئەرچی وەزارەتی ئێمەدانیە ئەرچی وەزارەتی ئێمە بریتە لە پرۆسەی بەرهەمهێنان تا دەگاتە بەرهەم اینجا پاشان بە بازارکردنەکە دەچێتە ئەرچی وەزارەتێکی دیکە. بەڵام لەبەر ئەوەی بە بازارکردن یەکێکە لە قۆناغە سەرچیەکانی کشتتوکاڵکردن کە قۆناغی بەرهەمهێنان یەکەمە دووەم قۆناغی بە بازارکردن. هەر یەک لەو قۆناغانە ئەگەر خەلەلی کەوتە ناوێ ئەگەر شێشەی لێ دروست ببی ئەگەر باش نەوی پرۆسەکە بە باش نەڕوە بەڕاستی هۆڵ دوکان تێکەدا لۆیە ئەو بابەتە زۆر گرنگەوە و بایەخەوە ئێمە تەماشای دەکەین. ئەگەر لەسەر بەروبووم بی بەڕاستی ئەم ساڵ بەروبوومی گەنم زۆر لە هەڵکشاندا بووە لەبەر ئەو پرۆژە و بەرنامانەی کە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو پەیڕەوی دەکا ساڵانە وەلەو بجێ پاڵپشتی کە بۆ گەنم دیاری دەکاتن گەنم لە هەڵکشانێکی باشدا بووە. ئەم ساڵ وەکو بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان 1,600,000 تەن گەنم بەرهەم هاتووە. بەڵام ئەوەی کە دامان لە بەغدا گوتمان 1,206,000 تەسلیمی سایرۆ دەکەین ئیتر ئەوی تر بمینێتەوە بۆ مەسەلەی ئیستیهلاکی ناوخۆ. بەڵام ئەوان لە پاش هەم بڕیاریاندا 10% کەمیکەنەوە دوایە 20% کەم کراوە دیسان 2 بڕیار بەڕاستی ئەمە کاریگەرێکی زۆر خراپی هەبوو لەسەر پرۆسەکە. وەی لێهات 82,000 تەن ماوە کە دەبایە تەسلیم بکرێت. بەڵام لەبەر ئەوەی پرۆسەکە لە 25 مانگە ئاخیر ڕۆژ بوو بڕیاردرا تەنها توانرا 850,000 تەن تەسلیم بکرێت کە نزیکەی 800,000 تەن ئێستا گەنم ماوەتەوە هەر جوتیارێک دەیبینی ئەو گەنمەی لە لاماوەتەوە. جا بەڕاستی ئەمە کاریگەری خراپی بڵ لەسەر گەنم کە گەنم بەربوومێکی سەرچیە و استراتیجیە لە هەرێمی کوردستان. بەڵێ کەواتە کاک دکتۆر ئێستا تەواوی بەرهەمەکەش لە جوتیاران وەرنەگیراوە لەلایەن عێراقەوە یعنی ئەوەی کە ساڵانە وەردەگیرێت چەندەوە ئەوەی کە بەرهەم دەهێنرێت چەندە لە هەرێمی کوردستان؟ ئێمە ئێستا چەند ساڵە بە تەواوەتی تەسلیم دەکات نزیکەی 100,000 تەن دەماوە بۆ بنەتۆ بۆ ساوار و بۆ بڕوش و بۆ هەندێک بەکەلک تەسویق نەدەهات بۆ علف بەکاردەهات. بەڵام ئەم ساڵ نزیکەی 55% دەگە برێم تەسلیم کراوە 45% ماوە لای جوتیاران. بەڕاستی ئەمەش ڕێژەیەکی زۆرە لەبەر ئەوەی 1,680,000 تەن تەنها 850,000 تەنی لێ تەسلیم کراوە نزیکەی 830,000 تەن ئێستا ماوە تەسلیم نەکراوە کە ئەمەش ئەوەیە کە کاریگەری خراپەکەی کردووە. چەند ساڵە حکوومەتی عێراقی هەتا پرۆسەکە تەواو دەبوو هیچ قەید و شەرتێکی نەبوو. بەڵام بەڕاستی ئەم ساڵ پێمان وایە کە لایەنی سیاسی تێدا هەیە یان ئەوەتە وەکو فشارێکە یان ڕێگریکردنە لە ئەو پرۆسی بەرهەمهێنان بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە کشتتوکاڵ زۆر لە هەڵکشاندایە. ئێستا ئەوان بە هەموو بە هەر 15 شاری عێراقی 1,800,000 تەن گەنمیان هەبووە. بەڵام ئێمە تەنها بە ئەو سێ پارێزگای خۆمان 1,680,000 تەن گەنمان هەبووە. یان ئەگە بڵێم هەندی هەموو عێراق گەنم هەبووە. بەڵام لە سەرەتا بە ئەوەی کە داوایان کرد قایمەیەکیان بۆ ئامادە بکەین 20 ڕۆژی پێنەچوو و قایمەی دوێمان داوا کرد بە شێوەشکە ئەو جارە مانگەشی پێچ و قایمێشکیان داوا کرد بە ئەنواع شێوە ئیتر دوایە وتیان بەرەمەکەتان هاوەر ناگرین. دوایە پاشان ئێمە بەڕاستی وەکو جەنابی وەزیر سەردانی بەغدای کرد لەگەر وەزیری کشتتوکاڵ لەگەر لژنەی پەرلەمانی لەگە سەرۆک کۆمار دوایە پاشە خۆمان داوەتی وانمان کرد هاتنە ئێرە ئیتر گەیشتنەوەی کە گوتیان ئامادەی بکەن نسبەیەکتان نسبێشی باشتان نێوەردەگرن. بەڵام بەداخۆ دوایە بەو بڕیارانێک کەدایان بەڕاستی فەلاحیان پەرێشان کرد و پرۆسەکەیشیان زۆر باشە شەرمەزار کرد دەگە بڵێن لە بەرامبەر ئەوەی کە ئەوان بەرپرسن لەوەی. بەڵێ سوپاس دەکەین سپاسین کاک دواتە گەڕێنم لای بەرز کاک مەسعود سەبارەت بە بڕیارەکە بەڕێز وتت یعنی سەبارەت بۆ بڕیارەی کە دەرکراوە بۆ ماوەی 10 ڕۆژە
ئەم بڕیارە پابندە بۆ حکوومەتی عێراقی اینجا سەبارەت بە دۆخی دارایی عێراق ئایا لەبارە بۆ جێبەجێکردنیان بڕیارە بەڕێز بۆ کۆندامێکی لیژنەی دارایی پێ دوایە ئەم بڕیارە چێتە بواری جێبەجێکردنەوە؟ یەکەم ئەوە بڕیار نییە لەناو پەرلەمانە کوتلە سیاسیەکان دەنگیان لەسەر نەداوە تا بڵێن بۆ بە بڕیاری پەرلەمان بەڵکو مۆڵەتێکە کە لیژنەی دارایی ببوورە لیژنەی کشتتوکاڵ و بە هەمانگی لەگەڵ دەسێت سەرۆکایەتی پەرلەمانە دایانە بە حکوومەت ئەگەر حکوومەت ئیجراعات وەرنەگرێ و ئەو بابەتە بەجددی وەرنەگرێ ئەو کات پەرلەمان و لە ڕێگای لیژنەی کشتتوکاڵەوە دەستەکە بە وەرگرتنی ئیجراعات ممکنە فترەیەک بخایەنێ مانگێکە دوو مانگە سێ مانگە بەڕاستی من ناتوانم تەقدیر بۆ قسەکەی بکەم بەڵام دەلالەتی ئەوەیە کە پەرلەمان زۆر بەجددی ئەم بابەتی وەرگرتووە و عواقبی کۆمەڵایەتی چونکە ئێمە زانین خەڵکێکی زۆر هەیە لە جوتیاران دانەوەڵیان وەرگرتووە لە ساڵی 2014 تەنها بەتایبەتی لە کوردستانە و بۆ مەسەلەی قازانج بەڵام ئێستا تووشی گەشتۆتە ڕادەیەوەی تووشی کێشەی کۆمەڵایەتی بوونە لە ماوەی ڕابردووە ئێمە ئەگەر بە سەدان نەبێ بە دەیان جوتیار پەیوەندی پێوە کردوین بەتایبەتی وەکو ئەندامانی کورد لیژنەی دارایی و بە دواداچوونی جدیشمان بۆ کردووە لەگەڵ وەزیری بازرگانی بۆ کارە دانیشتینە وەکیلی وەزیری داراییمان بینیەوە وەزیری داراییمان بینیەوە قسەمان لەسەری کردووە لەگەڵ سەرۆکوەزیرانە قسەمان کردووە بەڵام هەر شارستان دۆزراوەتەوە بە بیانووی ئەوەی کە پارە نییە و عێراق کێشەی دارایی هەیە بەڵام لە لای تریشەوە ئەمە شتومەکێکە تەسلیم بە لایەنی کراوە بە دەوڵەت کراوە دەوڵەت ملزەم بەوەی پارەکەیان بدا و تاخیری نەکات. بەڵێ زۆر باش کەواتە ئێستا بە بڕای بەرزستان بارودۆخی دارایی عێراق یاخود ئەو بڕەپارەی کە پێویستە حکوومەتی عێراقی بدات بە زووتیاران چەندە اینجا بارودۆخەکە ئەو بارودۆخ دارایی کە عێراق تێیدەیە پێ دوای بڕیارەکە جێبەجێ دەکرێت؟ عێراق بەپێی ئەو بەیاناتانەی کە ئێمە تازە پێمان گەیشتووە مەسەلەی داهاتی عێراق چەند بووە و سەرفیاتی عێراق چەند بووە لە 6 مانگی ڕابردووە عێراق نزیکەی 6 تا 7 تریلیۆن دینار کورتێنانی هەیە مەصروفی عێراق نزیکەی 31 تریلیۆن بووە لە 6 دینار لە 6 مانگی ڕابردووە و داهاتی نەوتی عێراق و یاخود بە داهاتە غێر نەوتیەکانی شەوە نزیکەی 25 تریلیۆن دینار بووە من تەسەورەکەم یعنی حکوومەت هەوڵەدا ڕووکردنەوە بدا لەسەر و بابەتە و بە دوای چارەسەرێکا بگەڕێ ومێدەوارین بتوانرێ بە هەمانگی هەردوو لە ماوەیەکی دیاریکراو دابنرێ و بە چەند هەنگاوێک حکوومەت وعد بدا بە جوتیاران و بە پەرلەمانی عێراقیش کە لە فترەیەکی زەمەنی دیاریکراوە پارەی جوتیارانی هەموو عێراق بەهرێمی کوردستانیشەوە بە تایبەتی بۆ ساڵی 2014-2015 دابین بکات و بگات بەدەستی خەڵانەکە. زۆر باشە کۆی ئەو قەرزەی کە ئێستا جوتیارانی هەرێم و عێراق لای حکوومەتی عێراقەت چەندە کۆی قەرزەکە بەگشتی عێراق چەندەوەی کە هەرێمی کوردستانە چەندە؟ ئەوەی ڕاستی بێ من بە وەسایق لە بەردەستمان نییە لە وەزارەتی بازرگانی لەوانەیە کاک ئەنوەر لای بێ ئەو لە لیژنەی کشتتوکاڵە لە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان من ئەم لە حەزەیە ئێستا لە بەردەستمان نییە بەڵام ئەوەی لە سەرچاوەی غیرەفەرمی بیستومە پێم وابێ بۆ ساڵی 2014 و 15 نزیکەی 300 ملیار دینار عێراقی بەڵێ. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەرز کاک دکتۆر ئەنوەر سەبارەت بە بەڕێز وتت کە ئەم ساڵش حکوومەتی عێراقی تەواوی گەنمی جوتیارانی وەرنەگرتووە بەڵام سەبارەت بە بەڕێز وتت بە بازارکردن پەیوەندی بە وەزارەتی بازرگانی سەبارەت بە هەوڵەکانیەوە وەکو وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەوەی کە پارەی گەنمی جوتیاران بنێردرێ لایەن بەغدادەوە چی بۆ چی ساڵێکتان داوە ئێوە؟ بەڵێ بەڕاستی من لە سەرەتا ئیشارەتن پێدا جەنابیشت باز دەکەی ئەو پرۆسی بازارکردن و وەرگرتنی گەنم پارەی گەنم هیچی لە مەهامی وەزارەتی ئێمەدانە بەڵام لەبەر ئەوەی هەر کاتێک ئەگەر جوتیار نیگەران بی جوتیار تووش کێشەیەک بی وەکوتم لە پرۆسی بازارکردنەکەش نەکار بەرهێنانەکە هەم کێشەیە بۆ بەرهێنان پێ دەکات چکە پرۆسەکانێکی تاوا دەکەن بۆیە بەڕاستی ئێمە وەکو هەوڵی زۆرمان لەو وارە داوا بە تایبەتی جەنابی وەزیر
کە خۆشی سەردانی بەغدای کرد هەر لەبەر ئەو بابەتە بوو لەگەر بابەتی ئەنفلۆنزای باڵندە بوو لەوێن دەرێ بابەتی پارەی گەرمی ئینجا بێزگە لەمەی کە بە تەلەفۆن لەسەر خەت بەردەوام بوو هەتا بەم دوایە کە وەزیری کشتتوکاڵیش هات کۆبنەوەی لەگەر وەزیری وەزیری ئێمە دیسان یەک لە بابەتە سەرچەکان بابەتی پارێگەرمی زووتیاران بوو ئەویش بەڵێنیدا کە بەدەوەداچوون بوو کە لەبەر ئەوەی زیاتر لە عێراق کە ئێستا کە پارەی لەکەن حکوومەتە زووتیارانی هەرێمی کوردستانن ئەوەی بەغدا بەو شێوەنیە بڕێشی باشتریان وەگرتووە بەڵام زۆربەی ئێمە کە 2014 ماوە بە زۆری 2015 هەر زۆر ماوە بێزگەلەوەش 2016 ئێستا هاتە سەرێ بێزگەلەوەی کە پەیوەندی تر لە ئێمە لەگەر وەکو مدیرعام لەگە مدیرعامەکان لە هەوردوو وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشتتوکاڵ جەنابی وەزیر لەگە هەوردوو وەزیر لەگەر ئیتر لەگەل لەژنەی کشتتوکاڵی پەرلەمان لەگە جەنابی سەرۆک کۆمار هەموو ئەو هەوڵانەمانداوە بەڵام ئەگەر وەکو بەڕسمی بی فەرمی بەڕاستی ئەوە ئیشێمەنی هەچەنددا ئێمە دەزانین کە وەزارەتی بازرگانی خۆشمان بەردەوام ئەوانیش لە هەوڵدا بووینە حکوومەتی خۆشمان و ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئەویش ئیتیساڵدا بووینە لەو بابەتە زۆر باش کاک تۆ سەبارەت بەوەی کە پرسیار دەکرێت بۆچی مەسەلەن هیچ پرۆژێک نەبووە لە هەرێمی کوردستان کە زووتیارانی هەرێمی کوردستان ساڵان تووشی و کێشەی نەبن لەناو خۆدا حکوومەت تێرەیە وەزارەتی کشتتوکاڵ نازانم وەزارەتی بازرگانی ینی گەنم لە زووتیاران وەربگیرێت وە نەبرێت بۆ بەغداد یاخود هاوردەی دەرەوە بکرێت لە ڕێی هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەم بابەتە گرنگە و بەبایەخەوە سەیری دەکەین بەڵام پێشەوەی بچمە ناو ئەو بابەتی پرۆژە دەبێ ئەوە بزانین کە ئێستا سیستەمێک لە عێراق هەیە ئەو سیستەمی دابەشکردنی خۆراک سیستەمی کۆبۆنی پێ دەڵێن ئەکە ئەوە لە کاتی قراری 96 نەوت بەرامبەر خۆراک لە UN-ەوە تا ئێستا بەردەوام بوو عێراقی لەسەری دەڕوە چەندە ماوادەکانی کەم کردەوە بەڵام گەنم تا ئێستا وەکو ئارد وەکو خۆراکیش سەرەکی تا ئێستا بەردەوام لەگەر ئەو سیستەمەی لە دابەشکردندایە و ئەو بجێش کە لە عێراق دادەندرێ هەمووی لە زمانی بجەی سیادیە بۆی کە ئەو گەنمەی جووتیاران بکڕنەوە و دووبارە لە ئاشەکان بیکەنە ئار دابەشکەنەوە زابڕاستی ئەمە بوویتە مەهامی وەزارەتی بازرگانی عێراق و حکوومەتی عێراقی بۆیە حکوومەتی خۆمان تا ئێستا لەبەر ئەو دابەشکردنی خۆراک و سیستەمەکە و ئیتر وەکو بودجەکەشی و ئەوانیش تا ئێستا بەڕاستی ئەگە بڕێمەوە 2 ساڵە وەکو پارە نادەن ئەگەنە تا ئەم ساڵ هیچ کێشەیەک نەبووەوەگرتن چەند گەنم هەبووە لە جووتیاران وەرگیراوە بەڵام ئەم ساڵ بێزگە لە کێشەی پارە و نەدانی قەردەکان کێشەی وەگرتنەکەش پیدا بوو بۆیە ئەو ساڵ وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ئێمە لە ئێستا خەریکی ئەوەیە کە لە پرۆژەیەک چۆن دەرباز بین ئەگەر هیچ نەبێ ئەوەی باش سیستەمی خۆراکەکەیە لە ڕێگای حکوومەتی عێراقەوە بکرێتەوە ئەوی تر ئێمە لەگەر چەند شەریکەیەک لەگەر وڵاتانی دەرەوە دانیشتنمان کردووە وەکو وڵات وەکو کۆمپانیەکان ئامادەیان تێدا هەبووە کە گەنم بکردنەوە بەڵام دەبێ ئەمەش لە سەرەتا حکوومەت وەکو بودجەیەک دابین بکات بۆ ئەو پرۆسێ تا دەکاتە سەرسکەی خۆی ئەگە بە جەنابیشتان بڵێن بەڕاستی لەو کۆمپانیانەی کە ئارەزویان هەبووە گەنمی کوردستان بکڕنیان لەو وڵاتانی ئارەزویان هەبووە لە پشکنینی و لە مختبەری دەرچووە گەنمی هەرێمی کوردستان لەو ناوچەیە لە هەمووان باشترە بە تایبەتی لە ڕێژەی پرۆتینی و ئەو بە تایبەتی ئەو گەنمانەی کە بە دێم ئاو دەدرێن ینی ئاو نەدراون بەس احتیمال لە سەباران دەکەن پشت بە باران دەبستن ئەوانە لە ڕێژەی پرۆتینی زۆربەی وڵاتانی تر باشترە ئەمەش کە ڕغبەتێکی باش دەداتە ئەوانی کڕیار بۆی کە بێن گەنمی هەرێمی کوردستان بکردن بەڵام بەڕاستی ئەمە تا ئێستا پرۆژەکە وەکو نەبوویتە بەرنامە و جێبەجێ بکرێ هەل لە دراستدایە وەکو حکوومەتی خۆشمان بەڕاستی ئەم بەڵێنی داوە کە بەجددی دراسی ئەو بابەتە بکرێ لەگەر ئێمە و لەگەڵ وەزارەتی بازرگانی بۆ ئەوی لە داهاتوو ئەو زیادە کە لە کۆبۆنی خۆراک ئێمە هەوڵ دەین کڕیاری بۆ پیداکەینە دەرەوە بەڵێ زۆر باشە دواتر گەرەمە لای بەڕێز کاک مەسعود ئەگەر بگەرەمە لای بەڕێستان کاتیشمان کەمەوە ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکانمانی سوپاس دەکەین سەبارەت بەوەی کە کێ بەرپرسە لە نەناردنی پارەی گەنمی جووتیارانی عێراق و یاخود نەدانی پارەی گەنمی جووتیارانی عێراق و هەرێمی کوردستان ئەو لایەنە بەرپرسە کێیە؟ طبعا العراق مسؤولة لوي ما دام قنمي ورقرتوا دبي باركشي بدا بلام حقيقتي كيش هي اما كلقل وزيري بازرقاني بوكالتكو بنومان كرد تأكيد عن كردوا ك الهريم كردستان ريجيكي زول زيادة في لصالي بتابتي 2014 و 2015 پرۆژە بە عێراق و شێکی ئەو گەنمانەیان کردووە تەسەووریان وایە دیارە مختبەراتیان ئەوە تەخەسوسی من نییە بەڕاستی بەڵام ئەمە لەسەر زاری وەزیری بازرگانی بە وەکالەت
ئەم قستانەی بێموتووە کە زۆرێک لەو گەرمانەی هەرێم لە دەروی هەرێمەوە تەنانەت ناوی وڵاتەکانیش پێوتین و ساریشی پێوتین کە ساگی ئەو دانەوێڵانە $190 بەڵام هاتووتە هەرێم و فرۆشەوە بە عێراق بە 750,000 دینار عراقی بۆ تەنێکی و دیارە بازرگان هێناوەتی و استفادەیەکی زۆریان کردو لە نەتیجەیە عێراق هەڵوێستێکی سیاسی بەرامبەر ئەم بابەتەوە من پێم ئەگەر نا پارەی ساڵی 2014 چۆنە بێ بێنێتەوە هەرێمی کوردستان و هەموو ناوچەکانی تری عێراق دراوە سەرڕایەوە ئێمە کە زەختی زۆرمان کردووە بەڵام حکوومەت وشخصی رئیس الوزراء مماطلەی تیا کرد و تاخیری کردووە بۆ 2015 ترگەشتا ئەو ڕادەیە و ئەوەی ئێستا باشە زۆر باش کاگەنەوەرە ئاماژەی پێکە ئەنجومەنی وەزیران بڕیاری دابوو کە دەبێ حکوومەتی هەرێم و وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بەیاناتیان بداتێ لەسەر چەندێک دۆنیمی زراعی هەیە و چەندێک دانێوڵەیە کرێ بۆی بتوانن بەراوردێک بکەنەوەی هەرێم 400,000 طن یا 100 ملیۆن طن تەسلیم بە عێراق. بەڵێ سوپاس دەکەین کاک مەسعود زۆر بە کورتی سەبارەت بە ڕۆڵی وەزیر دارایی کە کوردە بۆچی یانە ئەو ڕۆڵی نییە لە ناردنی پارەکە سەبارەت بەوەش کە هیچ لە پەرلەمان باس کرا کە کەی پارەکە وادەی دابەشکردنەکەی تەناو دە ڕۆژەیە کە دابش بکرێت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەین کاتمان نەماوە. وڵای گەر دووبارەی بکەیتەوە تێنەگەیشتی. بەڵێ سەبارەت بە مەسەلەی ڕۆڵی وەزیری دارایی بۆ کە کوردە نەتوانراوە لە ماوەی ڕابردوودا ئەوە بەکاربێنرێ و پارەی گەرمی جوتیاران بنێردرێت ئەوە خاڵێکە سەبارەت بەوەش کە پارەکە کەی دابش دەکرێت پارەی گەرمی جوتیاران بەپێ ئەوەی کە لە پەرلەمانی عێراق بڕیار لەسەر تەناو دە ڕۆژێک کە پارەکە دابش کرێت زۆر سوپاس دەکەین بە کورتی بێت. مەسەلەی ڕۆڵی وەزیری دارایی ئەو پرسیارە بەڕاستی توانی ئاراستەی جەنابی وەزیر خۆی بکەیت لەبەرەوەی نەقدێکی زۆر هەیە لەسەر وەزارەتی دارایی عراقی و بێگومان شخصی وەزیر تحملی و مەسئولیەتەکە کە وەزارەتی دارایی وەکو مؤسسەیەک نەیتوانیوە ڕۆڵی خۆی بجێڕێ لەوەی داهاتی عێراق زیاد بکە لەوەی سەرچاوەکە بۆ نمونە داهاتە غیرە نەوتیەکان لە 6 مانگی ڕابردووە 1 تریلیۆن دینار بۆ سەرڕایەوەی کە باج زیاد کراوە بودجە زیاد کراوە حساب مەصاریف کەمەکرێتەوە و بێ داهاتی عێراق زیاد بکرێت بە بەراورد بە ساڵی 2015 بۆ 6 مانگی ڕابردوو داهاتە غیرە نەوتیەکانی عێراق کەمی کردووە وەزارەتی دارایی وەکو مؤسسە ئێمە ئەتوانین بڵێن ئەتوانین ڕۆڵ بگێڕن بەڵام ئەکرێ ئەو پرسیارە لە خۆیان بکەین و مەسەلەی کەی ئەو پارەی ئەدرێ و چۆنە بێ ئەوە بێ چاوەڕوانی چەند هەفتەی داهاتوو بکەین بزانین لیژنەی کشتتوکاڵ بەچی ئاراستەیەکە تەعاملەکە لەگەڵ حکوومەتی. بەڵێ زۆر سوپاس کاک دکتۆر ئەنوەر خولەکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێز دەوتوت ئێوە پرۆژەتان هەیە بەڵام وەڵامی حکوومەت چی بووە کە ئەو پارێکە عێراق وەرینەگرت هەرێمی کوردستان وەری بگرێت سوپاس دەکەم بە کورتی بێ. بەڕاستی ئەمە وەکو ینی پرۆپۆزەلێک یان وەکو پێشنیارەکانە جارێ ئەمەش پرۆسێکی گەورەیە پێویستی زیاتر بە دراوسە و بە لێکۆڕینەوە هەیە لەسەر هەتا لایەنەکان ڕێی لایەنەکان و ڕەزامەندی وەزارەتە پەیوەنددارەکان هەتا حکوومەتی خۆشمان بیختە بەرنامە بۆی کە زیاتر ناقەشە بکرێ بەڵام وەکو پێشنیارەکان لە ئێمە بەرز کراوەتەوە و دەبێت چارەسەری بۆ بکەین کە بەڕاستی وەکو گەنم بەروبوومێکی سەرەکی لە هەرێمی کوردستان بەروبوومێکی استراتیژی خۆراکی استراتیژیە ئێستاش بۆ نمونە خەڵک ئەگەر بە منزەڵ ڕۆژانە برنجی فڕێ بدا بەڵام یەک پەلکەنان کەتبی پێی وایە ئەوە زادەکەی فڕێ بدرێ بەڵام برنجەکە بە منزەر فڕێ بدرێ احتیاطیە. بەڵێ زۆر سپاس دکتۆر ئەنوەر عومەر قادر سپاس دەکەین کاتمان تەواو بوو کە لاولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان هەروە زۆر سپاس بۆ کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کە بەڕێزیشانەوە لە بەغدادەوە لەگەڵمان بوو. بینێرانی بەڕێز ناوبڕێکی کوردوە دەگەین دواتر لە بەشی دومدا تاوتوی دۆخی هەرێمی کوردستان دەکەین.
دووبارە سڵاوتان لەبێت لە بەشی دووەمدا باز لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دارا محەممەد ئەمین ئەندامی سەرکرداتی کۆمەڵی ناوی پێشووی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی هەروە لە شاری هەولێرەوە ڕابوون معروف پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی گۆران سەرەتا راپۆرتێک دەبینی. مەسعود بارزانی کۆتایی بە سەردانەکەی بۆ لای لایەنە سیاسیەکان هێنا تاوەکو ئێستاش ناوەڕۆکی کۆبوونەوەکان ئاشکرا نەکراوە و نازانرێت نوێنەری بارزانی داوای چی لە لایەنەکان کردووە. فواد حوسێن نوێنەری مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری سلێمانی چەندین دیدار و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەنجامدا پاشان گەڕایەوە شاری هەولێر. ناوەڕۆکی دیدارەکانی فواد حوسێن لەگەڵ هەریەک لە گۆڕانی و یەکێتی تا ئێستا ئاشکرا نەکراوە و پرسەکە بەنهێنی ماوەتەوە. سەرچاوەیەک لە یەکێتی نیشتمانی بە پەیامی ڕاگەاند یەکێتی و گۆڕان بە هاوبەشی وەڵامی نوێنەری مەسعود بارزانی دەدەنەوە و هیچ کامێکیان بەبێ یەکتر وەڵامی پارتی نادەنەوە. لەلایەکی ترەوە ماڵپەڕی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بڵاوی کردووە مەسعود بارزانی لەگەڵ ئەنجامدانی کۆبوونەوەی بەرزراوانی لایەنەکاندایە نەوەک کۆبوونەوەی پێنجقۆڵی. ماڵپەڕەکەی پارتی لە زاری سەرچاوەیەکی ئاگادار ئەوەشی بڵاو کردەوە بارزانی باوەڕی وایە دەبێت کۆی حیزبەکان بڕیار لە چارەنووسی هەرێم بدەن نەوەک پێنج حیزب. داواکاریەکەی مەسعود بارزانی بۆ بەشداریکردنی سەرجەم حیزبەکان بۆ چارەسەری دۆخی هەرێم لە کاتێکدایە بەدەیان حیزبی بچووک هەن کە دوکانی سیاسی و پاشکۆی هەندێک لایەن و خاوەن بڕیاری سەربەخۆی خۆیان نین. لە ڕابردووشدا بۆ مەبەستی حیزبی بەکارهێنراون بە بڕوای چاودێرانیش تا زەمینەسازی بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم نەکرێت ئەستەمە کۆبوونەوەکان بەرهەمیان هەبێت. لە ماوەی ڕابردووشدا دەیان کۆبوونەوەی پێنجقۆڵی و دووقۆڵی لە نێوان لایەنەکاندا ئەنجامدراون بەڵام بەهۆی نەبوونی ئیرادەیەکی جددی بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم و دەستبەردان نەبوون لە بەرژەوەندی حیزبی و شەخسی کۆبوونەوەکان ئەنجامیان نەبووە. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم مامۆستادارە بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێزت بۆ سەردانی نوێنەری بارزانی بۆ لای لایەنە سیاسیەکان چیەوە بە دیاریکراوی کە ماوەی هەفتەیەک لە سلێمانی ماوە کە تاکو ئێستا ناوەڕۆکی و کۆبوونەوە ئاشکرا نەکراوە. بنای خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیدا هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر سەختدا تێپەڕ دەبێەوە ڕۆژ بە ڕۆژ باری سەرشانی کۆمەڵانی خەڵک قورستر دەبێەوە گوزەرانی خەڵک سەختتر دەبێ و خەڵک ڕوو لەبێ هیوایی دەکات. لە بارودۆخێکی وادا خەڵکی کوردستان چاوەڕوانیەوە بوو کەسێک هەبێ ئەم گۆما بشڵەقێنێەوە ئەم بارە چەقبەستەوەی کە ماوەیە کە هەرێمی کوردستان پیا تێپەڕ دەبێ بیجوڵێنێەوە گۆڕانێکی بەسەردا بێ. بۆیە بن پێم وایە زۆرێک لە خەڵکی کوردستان دڵخۆش بوون بەوەی کەوان نوێنەری کاک مەسعود بارزانی سەردانی لایەنە سیاسیەکان دەکا بە و هیوایی کە بتوانن کێشەیە ئەو کێشەی کە ئێستا هەیە و قەیرانی هەیە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. بەڵام بەداخەوەی کە من گوێبیستی بووم و چاودێریم کردووە هەستەکەم هیچ گۆڕانکارێکی بەدوا خۆیدا نەهێناوە و هیچ شتێکی تازەی پێ نییە و قەیران و کێشەکانی هەرێمی کوردستانیش بەو شێوازە چارەسەر ناکرێن و چی دیکە بە نەزەری من تەنها کاتکوشتن و بەڕێکردنی کات و سوود وەرگرتن لە کاتە لەو جۆرە کۆبوونەوەی کە کراوە نوێنەری مەسعود بارزانی لەگەڵ لایەنەکان بۆ کاتکوشتنە. من هیوادارم کەوانە بێ و دەرەنجامی باشی هەبێ بەزەوەی لێ دەخوێنمەوە هیچ هەنگاوێک بەرەو پێش نەڕۆیشتووە و شتێکی تازە لە گۆڕێنی باشە و کارەکەی چێکەی چەنگاوێک هۆکارەکەوەیە لەبەرەوە هەر ئەساسەن ئیرادەی چاکردن و باشکردنی بارودۆخەکە نیە. ئەگەر ئیرادەی چاکردن و باشکردنی بارودۆخەکە هەبێ ئەگەر سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان پێی وابێ لە کوردستان کێشەیەکی گەورە هەیە گەر پێی وابێ لە کوردستان دەبێ ڕیفراندۆم بکرێت لە کوردستان بەرەو دەوڵەت بوون بچین لە کوردستان دەبێ قوت و ژیانی خەڵک دابین بکرێ ئەگەر پێی وابێ لە کوردستان کێشەی سیاسی و ئیداری و ئابووری و هەموویمان هەیە پێکەوە ئەگەر پێی وایە قەیران هەیە ئەو کێشانە پێویست بە نوێنەر و پایەمنێرێک ناکە لە سەرۆکی پارتیەوە بۆ لایەنەکانی تر بەڵکو پێویستی بە مبادرەیەکی ڕاستە و خۆی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە پێویستی بە مبادرەیەکی ڕاستە و خۆی بەرزانیە پێویستی بە سەردانی ڕاستە و خۆی بەرزانی هەبوو بە لایەنەکان وەکۆی کە ئەمڕۆ دوابڕیار پێم وایە لای ئەوە و کلیلی چارەسەرەکەش لای ئەوە و ئەو سەرۆکی گەورەترین حیزبە و لە هەرێمی کوردستان کە گەورەترین فراکسیۆنیان هەیە لەناو فراکسیۆنەکانە
بۆیە دەبوو خۆی ئەو مبادرەی بکردا ڕاستەوخۆ پێویست بە نوێنەر ناکە و دەبوو پامێکی ڕوون و ئاشکرای پێ بێ و چارەسەری پێ بێ. زۆر باشە بەڕستان ڕخنتان نییە کە لەوەی کە تاگوسە ناوڕۆکی بکوبنەوەە بۆ خەڵک ئاشکەنەکەەوە خەڵک نازانانی لە کۆن باسی کراوە داواکە لە ڕاستیدا لە من پێم وایە لایەنە سیاسیەکان یەکەم نایانەوە ڕەشببینی پیشانی خەڵکی کوردستان بدەن دوام بەو هیوایان کە لە دەرەنجامی ئەم زنجیرە کۆبوونەوەی شتێکی باش دەرکەوێ ئەوە بۆ بەڕێوەبردننی با بڵێن بەرەو پێشچوونی گفتوگۆکانی وا باشتر بووە کە و ناوەڕۆکانە کە بە بۆچوونی من شتێکی گەشتی تیان نەبووە ڕوون نەکرێتەوە بۆ خەڵک هەر چونکە شتێک نەبووە تا شایانیەوە بێ کۆبنەوەکان تاریک بوون بەڵام من پێم وایە هەروە بووە کۆبنەوەکان هەمووی لە هۆڵی داخراوە کراوە بە هیچ دەرەنجامێکی نەبووە کوتیشم چارەسەری ئەم کێشە و قێرانانە بە هیچ شێوەیە بۆ شێوازە ناکرێ و ئیرادەیەکی جددیش نییە بۆ چارەسەرکردن. باشە بەڵام جگە لە کۆبنەوە بەدیلەیە کە بە کۆبنەوە چارەسەر نەکرێت نابێگومان بە کۆبنەوە چارەسەر دەکرێت بەس پێویستی بەو جۆرە کۆبنەوەوانە چارەسەر ناکرێت بە نردنی نوێنەرێک چارەسەر ناکرێت بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکی جددی و عملی بنرێت چارەسەر ناکرێت بەبێ ئەوەی ئیرادەی چاکسازی هەبێ چارەسەر ناکرێت و من زۆر بە کارەساتیە بینم یعنی ئەگەر هەرێمی کوردستان ئەو هەموو کێشە و قێرانە هەیە تەنها بە نردنی نەفرێک وەلای حیزبەکەن چارەسەر بکرایە لە پار و پێرارەوە دەکرا بەبێ ئەوەی هەنگاوێکی جددی و عملی بنرێت بە کۆبوونەوە بە گفتوگۆش ناکرێت. بەڵێ سپاس دەکەین ئەگەر بچینە هەولێر لای مامۆستا ڕابوون مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونێت دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم سەرەوەی کە ئێستا ڕخنێکێ لەسەر و کۆبوونەوەی کە نوێنەری مەسعود بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکان دەیکات سەبارەت بەوەی کە بۆچی ناوەڕۆکی ئەم کۆبوونەوە ئێستا بۆ خەڵک ئاشکرا نەکراوە لەو کۆبوونەوەدا چی گوزەراوە. بەڵێ سڵاو لە جەنابێت سڵاو لە کاکدارای بەڕێز سڵاو لە بنێرە خوشویستەکانتان لە ڕاستیدا پرسیارەکەتان دوو لایەنی هەیە سەبارەت بەوەی کە گوایە لە دانیشتنەکاندا بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراون چی وتراون دوو دیت هەیە لەسەر علاقاتی دیبلۆماسی لەو قۆناغە سەرەتایەکاندا دیدێکیان پێی وایە کە علاقاتی دیبلۆماسی لە ڕایگشتی شاراوە نەبێ و ڕایگشتی لە وردەکاری علاقاتی دیبلۆماسیەکان و گفتوگۆکان ئاگادار بکرێنەوە دیدێکیش هەیە پێی وایە کە لە هەندێک قۆناغی گفتوگۆکان داوا باشە بەهێمنی و دوور لە ڕاگەاندنەکان بەڕێوە بچن بۆی هەندێک دەستگای ڕاگەاندن زۆر جار کێشە بۆ گفتوگۆکان دروست دەکەن. من بۆ خۆم وەک مەبدە بەگشتی لەگەڵەوەدام کە ڕایگشتی لە وردەکاری گفتوگۆکان ئاگادار بکرێنەوە ئەمە دیدی تایبەتی منە. بەڵام سەبارەت بە بابەتی دووەم یان لایەنی دویم پرسیارەکەتان کە چی دەگوزارێت ئێستا لەو گفتوگویانە من بینەرە خۆشەویستەکانی ئێوە و هەروەها ئێوەش دەجەڕمەوە بۆ دوادانیشتنی گفتوگۆی پێنج لایەنەکە گفتوگۆی پێنج قۆڕی لە شاری جوان لەوێدا ئێمە گزارشمان کرد لە دیدی چوارلایەنەکە لەوێ و چوارلایەنەکە بە شاندی پارتی دیموکراتی کوردستانمانوێت ئێمە ئەم دانیشتانەوە دەبینین بە جۆرێک لە بنبەست گەیشتون. ئەم دانیشتانە بووەتە جۆرێک لە خۆ دووبارەکردنەوە ئێمە دیدمان وایە ئەگەر گۆڕانکاریەکی بنەڕەتی لە دیدی لایەک چوارلایەنەکەمە بەسمان بوو لایەک پارتی دیموکراتی کوردستان ئەگەر گۆڕانکاریەکی بنەڕەتی ڕوونەدا ئەم دانیشتانە ناتوان بەرهەمهێن بن و قەیرانی سیاسی لە کوردستان قەیرانێکی جددیە قەیرانی جیاوازی دوو ئەجەندای سیاسی بۆ حکومڕانی پێویستە وا مەفروزە بۆی بگەین بە یەک گۆڕانکاریی بنەڕەتی لە دیدی لایەکمان ڕووبدا کە لە ڕوانگەی ئێمە و مەبەستمان ئەوە بوو کە لە دیدی پارتی دیموکراتی کوردستان دەبێت ئەو گۆڕانکاریە ڕووبدا. ئێستا هەمان دی دووبارە دەکەینەوە ئەم جیاوازیانە ئێستا هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان لەلایەک چوار لایەنە سیاسیەکەش ئەگەر وەفادار بن بەو یاسایانەی لە پەرلەمانی کوردستان پێشکەشیان کردو یاسای هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم وەک دەواازەیەک بۆ ڕێخستنەوەی حکومڕانی لە کوردستانی عێراق. ئەم جیاوازیە جددیە ئەگەر گۆڕانکاریەکی بنەڕەتی لە دیدی پارتی دیموکراتی کوردستان ڕوونەدا من پێم وایە دانیشتانەش دیسان بەرهەمیان نابێ. بەڵێ زۆر باشە. بەڵام من دەمێت ڕایگشتی ئاگادار بکەمەوە لەوەی کە تا ئێستا پێمان وایە گۆڕانکاریەکی پێویست لە دیدی پارتی دیموکراتی کوردستان ڕووی نەداوە هەم دیسان خولانەوەی لە هەمان بازنەدا من ئومێدم وایە ئەم گۆڕانکاریە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتیش لایەن شخصی کاک مەسعودەوە ڕوو بدە بۆی گەلەکەمان لەم تەنگژ و قەیرانە سیاسیانە ڕوبەڕووبێتەوە دەربازی بکەین بەڵام بە دڵنیاییەوە تا ئەو گۆڕانکاریە ڕوونەدا دانیشتن و گفتوگۆکانیش هەر خولانەوە دەبێت لە هەمان بازنەی جی خواردوودا. زۆر باشە بۆ هۆکارەکەی چیە کە بەڕێز پێ دوای گۆڕانکاری لە دیدی پارتی دیموکراتی کوردستان ڕوونێداوە بەڕێزت یعنی ئاگداری و ناوەڕۆکی و کۆبوونەوەی کە لەگەڵ بستنەوەی گۆڕانکراون و داواکاری پارتی چی بووە لەم خۆناغامان داواکاریەکانی پێشتر بوونە؟ من خەتە عامی گفتوگۆکان ئاگدارم خەتی عامی گفتوگۆکان بەڵێ ئەوەی کە بەلامەوە گرنگە و ڕایگشتی بیزانەوەی گۆڕانکاریی بنەڕەتی تا ئێستا لە دیدی پارتی دیموکراتی کوردستان ڕووی نەداوە.
ئەوە ئەسلی مەوزوعەکەی باشە داواکاریەکان چین داواکاریەکانی پارتی ینی چین لەو کۆبوونەوەیەکە کراوە ینی دیدی چی بۆ چارەسەکەین دۆخەکە ئەوەی کە خەتە گشتێکە تۆ ئاگاداری بوویت بەڵێ دەزانی من بخۆم پێم باشە وەک نەریتێکی سیاسی ئەمە ڕاهێنانی ئەوە بکەین کە دائیمە ڕای گشتی بەشتی بنەڕەتیەوە سەرقاڵ بکەین نەک بەشتی لاوەچیەوە ئێوە بۆ خۆتان لە دەستگای ئەعلامی حزب یەکێک لە حزبە گرنگەکانی کوردستانن و ڕۆڵێکی گرنگشتان هەبووە لە ڕوونکردنەوەی خلافاتی سیاسی جیاوازی سیاسی نێوان چوار هێزەکە لەلایەک و پارتی دیموکراتی کوردستان لایەک پەیوەندی بە دوو دۆسەی بنەڕەتیەوە هەیە لە ڕوانگەی دیدی تایبەتی منەوە بە پلەی یەکەم شێوازی حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئەنجا دۆسیەی سەرۆکاتی هەرێمی کوردستان گزاریشتێکی ڕاستەقینە لەو قەیرانە سیاسی بۆ حکومڕانیە کوردستان بەڵام لە کوردستان لەبەرەوەی بابەتی دۆسیەی سەرۆکاتی هەرێم بووە گزاریشتێکی ڕاستەقینە لە قەیرانی حکومڕانی ناو دەبرێ بە قەیرانی سەرۆکاتی هەرێم لە کوردستانی عێراق ئەم قەیرانە قەیرانێکی جددیە قەیرانێک نی ئەوەی هەندێک خەڵک لە جۆرێک لە ناشارەزاییەوە بە بابەتی لاوەچی گزاریشت لێ دەکەن ئەو قەیرانە قەیرانێکی جددیە پەیوەندی بە دابەشکردنی عادلانەی دەسەڵاتەوەی لە کوردستان ئەو دەسەڵاتی ئێستا لە کوردستان حکم دەکات ڕنگدانەوەی دیموکراتیانەی هاوچێشە سیاسیەکان و هاوچێشەی پەرلەمانی نییە بۆی دیموکراسی جێبخین دەبێت دەسەڵات ڕنگدانەوەی هاوچێشە سیاسیە پەرلەمانی دیموکراتیەکان بێ ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە مانای کەلیمە یا بە شێوەیەکی گشتی لە ئاستی نیشتیمانی وڵات بەڕێوە دەبا بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەقەلەیە لە پەرلەمانی کوردستان بۆیش پەرلەمانی پەخستووە ئەم بابەتە یعنی چی یعنی کەڵکەڵەیەک هەیە کەڵکەڵەی ستەمکاری کەڵکەڵەی ترسناکە کە خواستی ئەوەی هەیە دەست بەسەر هەموو دەسەڵات دابگرێت لە کوردستانی عێراق لە ڕێگەی میکانیزمی نادیموکراتەوە ئەجەندای ئێمە بۆ ڕیفۆرمی سیاسی لە سیستەمی سیاسی و لە حکومڕانی لە کوردستان ئەوەیە کە هێزە سیاسیەکان دەبێت لەسەر بنەما و میکانیزمە دیموکراتیەکان حکومڕانی بکەن نەک لەسەر بنەما و ڕێکاری نادیموکراتیەکان و ناپەرلەمانیەکان ئەمە خلافێکی جددیە ئەمەش خلافی جیاوازی بنەڕەتیە کە پێویستە ڕای گشتی پێوە خەریک بکرێ ئەوەی ترشتی لاوەچین من دڵنیاتان دەکەمەوە بابەتی شخصی سرعاتی شخصی لە گۆڕێنیە باشە زۆر باشە سوپاس دەکەم دواتە دەگەڕێمەوە لای بەڕێزت مامۆستادار ئەگەر بگەمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە پێ وایە دەبێت زەمینە سازیەک بکرێت بۆ یەک ئەم جۆرە کۆبوونەوەانە بەرهەمیان بێت کە بەڕێزت پێ وایە ئەم جۆرە کۆبوونەوەانە ئەوە دۆخێرەم چارەسەر ناکرێت ناڕاست لە هەرێمی کوردستان ئێمە کێشەی زۆر قوڵمان هەیە وەکوتم کێشەی سیاسیمان هەیە کێشەی ئابووریمان هەیە کێشەی سیستمی حکومڕانمان هەیە و ئەم کێشانە ڕێگەڕیشەی داکوتاوە و ڕۆژ بە ڕۆژ وای کردووە کە چۆنەڵێ برینێکی قوڵتری لە جەستەی سیستمی سیاسی هەرێمی کوردستاندا دروست کردووە بۆیە چارەسەرکردنی بەم شێوازانە ناکرێەوە من پێم وایە ئەوەی خاوەنی بڕیارە لەم کێشەیەوە بەشێک لە قەیرانەکەی دروست کردو پارتی دیموکراتی کوردستانە بۆیە دەبێت سەرۆکی پارتی ڕاستەوخۆ بەبێ ناردنی من بە بۆچوونی من پێویست ناکە کەسی تر بنێرێک کۆمەڵێک هەنگاوی جددی بنێ و لە لای خۆیەوە بڕیاردا بۆی چارەسەری ئەم کێشانە بکە بە گەڕخستنەوەی پەرلەمان کە پەرلەمان دەنگی خەڵکی کوردستانە و پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە پەرلەمان شوێنی یاسادانانە پەرلەمان دەستگای چاودێریە و پەرلەمان ئەو منبەرەیە کە لەوێەوە دەبێت کێشەکان چارەسەر بکرێت بەدەر لەوەی کۆمەڵێک لە جیاتیەوەی کۆمەڵێک حیزب کۆ بکرێنەوە کە من لەگەڵ ڕێزم بۆ هەموو حیزبێکی سیاسی ئەگەر 5 کەسیشی لەگەڵا بێن نوێنەری چەند کەسێکە بەڵام پەرلەمانی کوردستان نوێنەری زوربەی حیزبە کارەکانی کوردستانی تایە حیزبە گەورە بچووکەکان ئەگەر تعبیرەکە دروست بێتایەتی پەرلەمانی کوردستان نوێنەری پێکهاتەکانی کوردستانی تایە بە تورکمان و مەسیحی و کولد و ئاشووری و هەمویانەوە بۆیە لە جێ خۆیەتی پەرلەمان کارا بکرێتەوە بۆی وڵاتی موسسات بێ چیکە حیزب وشت بڕیار نەدا پەرلەمان کارا بکرێتەوە و لەوێ بڕیار بدرێت چی بۆ ئایندەی هەرێمی کوردستان باشە بیکەین چکەوە کوتم ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێەوە نییە بەڕاستی تەنها سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە دکتۆر یوسف یا لە مقابلە پارتی دیموکراتی کوردستان تەنانەت کاک مەسعود لە سەرۆکایەتی هەرێمی جواز بێنێ خەڵکی کوردستان بە تەنیا چاوەڕێەوە نییە بە چاوەڕێەوەیە سیستمێکی سیاسی ڕوون و شەفاف لە هەرێمی کوردستانە هەبێ سەقامگیری هەبێ دەستورێکمان هەبێ چاوەڕێەوەی خەڵک بزانن داهاتی ئەم وڵاتە لەکوێ ژیان و بژێوی ئەم خەڵکە بەرەوکوێ ئەڕوا ئەوە مانگی هەشتا تا ئێستا چارەگە موچەی مانگی 6 نەدراوە سەبات بووی کە ئێستا سەبات بوو کێشە قوڵی کە لە نێوان داواکاری پارتی دیموکراتی کوردستان لەلایەکەوە لە نێوان داواکاری لایەنەکانی تر لەلایەکی تر داواکاریەکان کامیان داواکاری حیزبی و شخصی نە من پێم وایە داواکاریەکان لەوە دەرچوون یعنی کێشەکانی ئێستا هەرێمی کوردستان ئەوەی هاوڵاتی چاوەڕێیەکە حکوومەت و دام و دەستگای هەبێت لەم وڵاتە پەرلەمانمان نییە کە ئەمە دەستگای چاودێری و یاسادانانە حکوومەتیش نییە کە دەستگای بەڕێوەبردن و تەنفیزیە
کوا کۆبوونەوەکانی حکوومەت کوا چارەسەری گرفتەکانی خەڵک کوا دابینکردنی ژیان و بژێوی خەڵک پێداویستی خزمەتگوزاریەکان لە وڵاتێکان نە پەرلەمان و نە حکوومەتی هەبێ و دەستگای دادوەریشی لەژێر پرسیارا بێ خەڵک پرسیاریەوەی هەیە ئێمە لە کوێین ئێمە کوا سیستمی ئەم وڵاتە لەبەرەوە بە ئەم کێشانەی لێرە هەن لە بە شەخسەنەکردن گەورەترن کێشەی تەنها سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم نییە بۆ معنای بە قەدەرەوەی کە هەر کۆی سیستمی سیاسی لەم هەرێمە لەژێر پرسیارایە بۆیە من پێم وایە خەڵک بە تەنیا چاوەڕوانیەوە نییە سەرۆکی پەرلەمان بشگەڕێتەوە کێشەکان حەل نابێت کێشەی ئێمە لە وڵاتەوە گەورەترە و تەنها ئەگەر کێشەکە بۆ چارەسەر ببێ سەرۆکی پەرلەمان بچێتەوە پەرلەمان کارا بێ بەس پەرلەمانێکی بێدەسەڵات بێ نەتوانێت لە مەسەلە جددیەکان بڕیار بدا و بڕیار بدا و دەسەڵاتی جێبەجێکردن بڕیارەکانی جێبەجێنەکە و نەتوانێت چاودێری بکە ئەم کێشان و قەیرانە هەر دەبێ و خەڵکی کوردستان پێم وایە بەمە کێشەکانی چارەسەر نابێ و بەوەش قوتی خەڵک ناگەڕێت. سپاس دەکەم. مامۆستا ڕابوون سەبارەت بە داواکاریەکانی لایەنەکان ئەو پارتی دموکراتی داواکاری چوار لایەنەکە دەمێ بەڕوونی بەرز پێشتر لە وەفدی مفاوەزی وەوتت ئاگاداری خەتە سەرەکیەکانی ئەو گفتوگویانێکی ئێستا بەرەوە بە دیاریکراوی یعنی داواکاری پارتی دموکراتی کوردستان چیە لەم خۆناغەوە داواکاری لایەنەکانی تر چیە لە بەرامبەردا؟ بەڵێ پارتی دموکراتی کوردستان وەک بگوتم هیچ گۆڕانکاریەک لە دیدی فەرمی و حیزبەدا ڕووی نەداوە. ئێستا ئێمە چەند مؤسسەیەکمان هەیە لە هەرێم بۆی ڕوونتر بێتەوە وێنەکە. مؤسسەی سەرۆکاتی هەرێمان هەیە لەو حاڵتە بەستم سەرۆکی هەرێم نێ مەسم مؤسسەکەیە پارتی دموکراتی کوردستان بەڕێوەی دەبا مؤسسەی حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە پارتی دموکراتی کوردستان بەڕێوەی دەبا دەستگای قەزایی دەستگای دادوەریمان هەیە پارتی دموکراتی کوردستان دەستی بەسەراگرتووە دەمێنێتەوە تەنها دەستگای پەرلەمان دەستگای تەشریعی پارتی دموکراتی کوردستان تێیدا کەمایەتی بوو و بڕیار و یاساکان بەخواستی پارتی نەدەچوونە پێشەوە ئەو دەستگایشی پەک خستووە. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی لە ئاستی نیشتیمانی مؤسساتە نیشتیمانیەکان هەر هەمویان پارتی دموکراتی کوردستان بەڕێوەی دەبا. پارتی دموکراتی کوردستان ئەجەندایەکی هەیە لە حاڵەتی گۆڕانکاری بنەڕەتی لە ناوچەکەدا خۆ بەخۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بکەوێتە دەستی پارتی دموکراتی کوردستان هەموو لایەنە سیاسیەکانی تر پەراوێزی بن. ئێمە لە بزنەوەی گۆڕان ناتوانین ئەوە قبول بکەین پرۆسەی دیموکراسی ببەر چاومانەوە پەچی بخرێ و لەبار ببرێ وەک هێزێکی بەرپرسیار لە ئاستی بەرپرسیارتێم قۆناغە تەعامل دەکەین بۆیە ئێمە ئامادەین کە نەهێڵن ئەجەندایەکی ئەوە سەر بکەوێ و خۆمان بەرپرسیار دەزانین خۆشمان لە ئاستی و بەرپرسیارتێ دەزانین ڕێنادەین ئەجەندای نادیموکرات و کەڵکەڵی دیموکراتی دەست بەسەر پرۆسی سیاسی هەموو پرۆسی سیاسی لە کوردستاندا بگرێ و میکانیزمی حکومڕانی لە کوردستان لە دیموکراسیەوە بگۆڕێ بۆ میکانیزمێکی سیستەمکارانە و لە ڕێگەی میکانیزم و شێوازە نادیموکراتیەکان و وڵات بەڕێوە ببرێ. ئەمە سوورەی ئەجەندا سیاسەکانە لە هەرێم. ئەوەی تر هەمووی سەرقاڵکردنی ڕای گشتی و لایەنە سیاسەکانە بەشتی بابەتی لاوەچیەوە هەروەکو کاک داراوتی تەنها من ئیزافەیەکی بچووک ئێمە کە دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان لە هەولێر بوو وەزیرەکانی ئێمەش لە هەولێر بوون مۆزەفەکانمان لە حکوومەتی هەرێم هەموو لە هەولێر بوون ئێمە کێشەکەمان هەبوو لەو پەڕگەرمی خۆشیدا بوو ئەوە لێکەوتەی کێشە ئەسڵەکەیە دەبێت بە هیچ شێوەیەک ڕای گشتی بەوە سەرقاڵ نەکرێت گوایە کێشەی ئێمە گەڕانەوەی وەزیرەکانی ئێمە و سەرۆکی پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئێمە نەقبول دەکەین نە ئەوەش کێشەکە پێشکەش دەکەین ئێمە کێشەکەمان کێشەی حکومڕانیە لەسەر بنەمایەکی نادیموکرات زۆر باش ئەم هێزە سیاسیان هەمووی لە بەڕێوەبردننی جومگە ئاساسیەکانی وڵات پەراوێز خراون و میکانیزمێکی ناشەفاف و نادیموکرات لەسەر بنەمای میکانیزمێکی ناشەفاف و نادیموکرات وڵات بەڕێوە دەبرێ ئەمەش لێکەوتەکەی ئەوەیە کە هەموو مقدراتی مالی و سیاسی ئەم وڵاتان هەمووی لە حیزبێکی سیاسیە کە لە بنەڕەتدا بە تەنها کەمایەتیە پێمان وایە دەبێت ئەم بابەتە بە جدید چای پیا بخشرێتەوە ئیسلاحاتێکی بنەڕەتی لە هەموو بوارەکانی جێبەجێکردن و پەرلەمانی و دەستگای دەدوەری و بابەتی مالی و نەوت و هەموو ئەو مؤسسانە دابڕژنەوە طبعا لەسەر بنەمای شەفافیت. بەڵێ زۆر باشە کاتمان کەمەوە مامۆستاگە بە کورتی وەڵامی و پرسیارەشم دەیتەوە سەبارەت بەوەی کە ئەمڕۆ مەڵپەڕی پارتی دموکراتی کوردستان وڵاوی کردەوەتەوە کە مەسعود بارزانی لەگەڵ کۆبوونەوەی 5 قۆڵی دانیە بەڵکو لەگەڵ کۆبوونەوەی هەموو حیزبەکاندا بۆ چارەسەرکردنی دۆخێرێ دۆخەکە لەنێوە هەموو حیزبەکان چارەسەرکە یاخود لایەنە سەرەکیەکان بۆ کارەکەی چیە کە پارتی دموکراتی کوردستان دەیەوێت سەدەم حیزبەکان بەشداری پێ بکرێن لەو کۆبوونەوەانە؟ بەڵێ هەروەکو لە راپۆرتەکەتان ئاماژەتان بۆ کرد لە سەرەتای بەرنامەکە ئەوە دوو لایەنە لایەنێکیان ئەوەیە کۆمەڵە حیزبی سیاسی هەن حیزبی سیاسی نین بەرهەمی شەڕی ناوخۆن لەلایەن حیزبە گەورەکانەوە بە تایبەتیش پارتی لەو سیاقە مەبەستمانە دروست کراون بۆ بەکارهێنان لە هەندێک گرژبوون و دۆخی سیاسیدا
ئێمە قبول ناکەین بۆ مخاطبیشان نازانین لەگەڵ ئەوان تعامل ناکەین بەشێکی تر هەندێک حزبی سیاسین لە پەرلەمانی کوردستان کورسیان هەیە دەهێنمەوە بیرتان کە دیدی چوار حزبە سیاسیەکە چۆن بووە ئێمە ئەوسا پێمان وا بۆ گفتوگویەک بەرهەمێن بە دەبێ هێمن بێ پێمان وا بۆ حیزبە سیاسەکان چوار نوێنەریان هەیە دەتوان ئەو چوار حیزبە مادام پێیان وا هیچ بەرنامەی و ئەجەندایەکی سیاسیان نییە کە ئەوان خاڵی خلاف بن پێیان وا خلافی سیاسی نێوان ئێمە و پارتی دیموکراتی کوردستانە دەتوانن نوێنەرێک هەڵبژێرن لەناو خۆیان اینجا بە دەوری بە یان نوێنەرێکی سابت بنێرن بۆ گفتوگۆکان کۆتاکانیش 11 ئەندام پەرلەمانە هەیە خۆ ناکرێ 11 کەس بێ بۆ گفتوگۆکان ئەوانش دەتوانن نوێنەری کۆتاکان هەڵبژێرن تورکمانێک و مەسیحیەک واتە دوو کەس بنێرن هەم کۆتای تورکمان کەسێک بنێرن هەم کۆتای مەسیحیش کەسێک بنێرن بۆ گفتوگۆکان ئێمە و چوار حزبە سیاسەکە لاریمان نەبووە لەوە بەڵام چوار حزبە سیاسیەکە بۆ خۆیان ڕێک نەکەوتن نوێنەری خۆیان دیاری بکەن کۆتای تورکمانەکان ڕێک نەکەوتن کاندیدی خۆیان دیاری بکەن کۆتای مەسیحیەکان و ئەرمەنەکانش ڕێک نەکەوتن کاندیدی خۆیان دیاری بکەن بەڵێ زۆر بە کورتی پێ وایە ئەو حیزبانە حیزبە بچووکان دوکانی سیاسی ناتوان بڕیار بدەن زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان کەمەوە ئەو حزبانە من بۆ خۆم حەز ناکەم وشەی بچووک بەکاربێنم بەڵام ئەو بەڕ لە حاڵەتی واقعیا بچووکن بەڵام حزب سیاسیانە دروست کراون لە کاتی تەنگژەی سیاسی نێوان هێز سەرێکی و بنەڕەتیەکان بەکار دەهێنرێن حزبی سیاسی نین باشە زۆر بە کورتی داواکاری پارتی بۆ مانەوەی کاک مەسعود بارزانی لە سەرۆکایەتێرن بۆ ماوەی چەند ساڵە ئەوەی کە لە گفتوگۆکان داوای کردو سوپاس دەکەم پارتی دیموکراتی کوردستان دیدی وایە کە دەبێت کاک مەسعود لە پۆستەکەی خۆی بەردەوام بێت لە ئێستادا تا کۆتایی ئەم هەڵبژاردنانە دواتریش دیدێک پێشکەش دەکەن بۆ دەستور یان بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم بە عملی کاک مەسعود دەتوانێت دوو خولی تری 4 ساڵی تریش سەرۆکایەتی هەرێم کە ئەمەش نزیکەی دەیجار دەیبا بۆ نزیکەی 12 ساڵی تر بەڵێ سوپاس دەکەم مامۆستا خولەکێکیش بۆ بەڕێستان ئەگەر پێت وایە چۆن دۆخەکە چارەسەر دەکرێت بە چ جۆرە کۆبوونەوەیەک سوپاس دەکەم وڵام جارێک تریش هەڵێم ئەم بارودۆخی ئێستا هەیە بەم شێوازەی ئێستا کە هەرێمی کوردستان پیاتێپەر دەبێەوە بە ناردنی نوێنەرێک چارەسەر نابێەوە کۆبوونەوەی ئەو لایەنە سیاسیانە چارەسەر نابێت چونکە ئەو لایەنانە بەشێک نین لە کێشە و گرفتەکە کێشە و گرفتی کوردستان بە زۆرینەی پەرلەمانێک لا دەبێتەوە کە لەو چوار لایەنە سیاسی بەرجەستە بووە و داوای گۆڕینی سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان دەکەن و بە کۆبوونەوەی پێنج قۆڵی ڕاستەوخۆ دەکرێت ئەویش لە کاتێکا کە سەرۆکی هەرێم سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئێستا بۆ خۆی هەنگاوێکی عملی بنێ ئەگەرنا پێنج لایەنەکەش کۆ نابنەوە نەک حیزبەکانی تریش بێن ینی پێنج لایەنەکەش ئێستا ئامادە نین بۆیە پێم وایە سەرەتا دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و دواتری ئامادەی دەربڕن بۆ ئەوەی کە بە پێی تەوافق ئەم لایەنە سیاسیانە چی داواکەن ئاو گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە ببێ ئەگەروانە بێ پێم وایە قەیرانە هەر بەردەوام زۆر سوپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکانم دارا محەممەدەمی ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە ئەستۆدیۆ سەرکێڕوە لە شاری ئەولێرەوە ڕابوون معروف پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ ئەو کارانە و سوپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ